سڵام بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ هەندێک هەواڵی نوێتان پێشکەش دەکەم. سەرەتا لە جیهانی مۆمیاکە یاخود فیلمی The Mummy وە دەست پێ دەکەین بەشێکی نوێی ئەو فیلمە ڕاگەیەنرا. ئێستا ناوشتە تایبەتەکەی ڕانەگەێنراوە، تەنیا دەزانێت کە بەشێکی نوێ فیلمی مۆمیاکە بەڕێوەیە و دەهێنەرەکەشی بتێ لە لیکرۆنین و لە ساڵی 2026 بڵاو دەبێتەوە لە سینەماکە. فیلمی سۆنیک the Hedgehog کە بەشی سێمی قەرارە لەم نزیکانە بڵاو بێتەوە، ڕێتینێکی زۆر باشی بەدەستهێنا، واتە بەشی سێمی ڕێتینەکەی زۆر بەرزە، بەتایبەتی لە Rotten Tomatoes ڕێتینی 81% هەیە لە ئێستادا، کە دەتوانم بڵێم ئەمە ڕێتینی کۆتاییە. سەرەتا کە بڵاو بوویەوە 88% هەبوو، دوای ئەوەی کە زیاتر ڕێتینی پێدرا و ڕەخنەگران زیاتر سەیریان کرد، ئێستا ڕێتینەکەی بۆتە بە 81، با بڵێن 80. ئەمە ڕێتینێکی زۆر بەرزە، بەتایبەتیش بۆ ئەو زنجیرە فیلمانە کە لە هەر سێ بەشەکە ئەمە لە هەمویان بەرزە، هەرچەندە دوو بەشەکەی تریش وەک بڵێ سەرکەوتوو بوون، بەتایبەتی لە ڕۆی بڵێن بینەر و ئەوانەوە، بەڵام ڕێتینەکەیان بەقەد ئەو بەرز نەبوو، تەنیا لە نێوان 60 و ئەوانەدا بوو. ئێستا ڕێتینەکەی لێرە 80 بەرەو سەرەوەیە کە زۆر بەرزە، بەتایبەتی بۆ فیلمێک کە لە یاری ئەلکترۆنی وەرگیرا بێت. و ڕێتینی خەڵکیش بۆ ئەمە یەکجار بەرزە کە 98%. ئەمەش دەری دەخات کە فیلمەکە بەڕاستی سەرکەوتوو بۆ زۆر کەم وایە کە ئەو فیلمان بەتایبەتی لە یاری ئەلکترۆنی وەردەگیرە سەرکەوتوو بن، بەڵام ئەمەیان بەڕاستی دیارە شوێنی خۆی کردوتەوە. یەکێک لە هۆکاری سەرەکیەکانیش بوونی هەیەکە لە جیمکاری و کیانۆ ریڤسە کە دوو ئەکتەری زۆر ناوازن، توانی ویانە هەم جیمکاری بە ئەکتینەکەی خۆی، هەمیش کیانۆ ریڤس لە ڕێی دەنجیەوە کە ڕۆلی شادۆی یاخود ڕۆلی دەنجی شادۆ دەجێڕێت، بەڕاستی توانی ویانە بە هۆکاری سەرجی کە ئەم فیلمە سەرکەوتوو بێت. لەوەشیان خۆشتر جگەلەوەی کە بەشی سێمی سەرکەوتوو بۆ ڕاژگەێنرا کە بەشی چوارەمیشی بە فەرمی لە بەرهەمێناندایە و لە ساڵی 2027 لە سینەماکان پەخش دەکرێت. بە فەرمی نێتفلیکس ڕایگەیاند کە وێنەگرتنی وەرزی پێنجەم و کۆتایی زنجیرەی سترێنجەر تینگز کۆتایی پێهاتووە و قەراریشە لە ساڵی 2025 زنجیرەکە لە نێتفلیکس پەخش بکرێت و بێگومان وەک باسشم کرد دەبێت بە دوایین وەرزی ئەو زنجیرەیە. تا ئێستا هەواڵشتی نازانین، بەڵام دەزانین کە کاستە سەرچیەکە دەگەڕێنەوە و لە دوایین بەشداری دەکەن و کۆتایی بە هەموو ئەوڕداوادێنە کە لەو ناوچەی ڕوویان دەداوە لە 4 وەرزی ڕابردوودا بینیمان لە وەرزی پێنجەم و کۆتایی کە ساڵی داهاتواتە ساڵی 2025 پەخش دەکرێت و بەروار شتەکەشی لەم زوانە لەوانەیە بڵاو بێتەوە و ڕابگەیەندرێت، چکە بەروارەکەی دیارێتەدا دەزانین کە 2025 بڵاو دەبێتەوە، ئەو کات دەزانین کە ڕووداوەکان چیان بەسەردێت. جیهانی دووم کە جیهانێکی زۆر شازە، هەم لە بابەتی کتێب و ئەوانە کە کتێبی زۆری هەیە، هەمیش لە بابەتی فیلم کە بەم دوایانە دوو فیلمی هاتووە و بەشی تریشی قەرارە بڵاو بکرێتەوە. هەردوو فیلمەکانی بۆ بابەتی ئۆسکاری ئەوانەش تەنانە زۆریان پاڵێوراون، چونکە بەتایبەتی لە بابەتی دەرهێنان و ئەوانە زۆر ناوازە بوون و وەرە بابەتی چیرۆکیش زۆر سەرکەوتوو بوون. لەم دوایانە و لەم یەک دوو مانگەی ڕابردوو زنجیرەیەک سەر بە هەمان ئەو جیهانە پەخشکرا، بەڵام زنجیرەکە پریکوێڵی فیلمەکان بوواتە پریکوێڵ و پێش ڕووداوەکانی فیلمەکانی باس لێوە دەکرد و زنجیرەکە ناوی دوون پەیامەکە بوو. باسی لە ڕووداوێک و سەردەمێکی جیاواز دەکرد لەوەی کە لە فیلمەکان هەیە، بەڵام هەمان جیهانە وەک بڵێن هەمان ئەو شێوازی جیهانەیە کە لە فیلمی دوون بەڕێوە دەچێت و تەنانەت تا ئاستێکی زۆرش ئەو ڕووداوانێک کە لەوێ ڕوودەدەن لەوانەیە کار لە فیلمەکانی دووش بکەن. زاو زنجیرە لە HBO Max پەخش دەکرێت و ئێستاش یەک ئەڵقیماوە کە زنجیرەکە بەتاوی کۆتایی پێبێت، هەرچۆنێک بێ ڕاگەیەنداوە HBO بە فەرمی ڕاگەیاند کە وەرزی دووەمی بڵاو دەبێتەوە، واتە وەرزی دووەمیشان ڕاگەیاند کە بەرهەم دەهێنرێت لەبارەی ئەو زنجیرەوە. تا ئێستا ڕانەگەێنراوە کەی وەرزی دووەم بڵاو دەبێتەوە، بەڵام بە پێی HBO بێت کە زیاتر وەک بڵێن خەرجی زۆر لە بەرهەمەکانی خۆی دەکات و وەک بڵێن لەبەر ئەوەی جیهانە کرد جیهانی دوونە کوالیتیی زۆر جوانی هەیە، بۆیە پێویستی بە بەرهەمێنانێکی قوڵە و وەلا هەمان کاتدە بابەتی House of Dragon و Night of Seven Kingdoms و ئەو بابەتانە شتێک کە ساڵی داهاتوو لەوانە هەندێکیان پەخش دەکرێن، بۆیە تاکو ئەوان تێکەڵ نەبن و تاکو توانە خەرجی ئەوەشان هەبێ لەوانەیە پەخشکردنی وەرزی دووەمی ئەو زنجیرەیە بکەوێت 2026. لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکەم ترەیلەری بەشی نوێی سوپەرمان بڵاو بوویەوە و ڕاژگەیەندرا کە لە 11 هەفتی ساڵی 2025 لە سینەماکان پەخش دەکرێت. جام سوپەرمانە نوێیە یەکەم فیلمە لە جیهانە نوێیەکەی DC کە سوپەرمان و باتمان ئەوانە هەمویان سەر بە دیسین، ئەو شەوەی ئەوەی کە بڵمە سپایدەرمان ئەوانە سەر بە مارڤڵن ئەوەشیان سەر بە دیسین. جا ئەمە یەکەم فیلمە کە لە جیهانێکی نوێی DC بەرهەم دەهێنرێت. پێشتر جیهانی زاک سنایدەرمان بینی کاتێک باتمانەکەی بن ئافلیک هەبوو، سوپەرمانەکەی هێنری کاڤڵ و بڵێن وەندەر وومانی گالگادۆت و ئەوانەمان هەبوو، ئەوانمان چەند فیلمێکمان لێ بینی. ئێستا جیهانێکی نوێ بڵێن پێشکەش دەکرێت و ئەو جیهانە پێشتر کۆتایی پێهات، واتە سوپەرمانی نوێ و کارکتەری نوێ و چیرۆکی نوێیان لێ بەرهەم دەهێنرێت. ئێستا ئەمە یەکەم بەرهەمێتی و تریلەرەکەی بڵاو بوویەوە. لە کاتی بڵاوبوونەوەی تریلەرەکە
بەشێکی زۆری بەتابەتی ئەوانێک کە عاشقی فیلمەکانی پێشتر بوون ڕخنەیان لە بڵێن شێوازی سوپەرمان و خودی فیلمەکە دەگرت. هەندێک دەیان گوت کە کارکتەرەکە لە سوپەرمان ناچێ، هەندێک دەیان گوت کە کارەکتەر خراپەکان وەک بڵێن کەسایەتێکی وان نییە ئەوە جوان دروست نەکراوە بەتابەتی لە بابەتی دەرهێنانشت ئەو ئانە ڕخنەیان دەگرت. پێم وایە ئەوە زیاتر بابەتە بەسەریەکە و بابەتە بیناییەکە بوو کە خەڵک زۆر گلەی لێ دەکرد، چونکە زاک سنایدەر پێشتر زۆر بەوە ناسا بوو کە زۆر تەرکیزی دەخستە سەر بابەتی ئەوەی کە لە ڕووی ڤیژواڵیەوە جوان بێ شتێکی پڕ لە ڤیژواڵ ئیفێکت و نازام ئەکشن و ئەو بابەتانە بێ، بەڵام بە پێچوانەشەوە زۆر جار بابەتی چیرۆک بڵێن فەرامۆش دەکرا. هەر بۆیەشە زۆربەی فیلمەکانی زاک سنایدەر بۆ نمونە باتمان ڤرسس سوپەرمان یاخود بابەتەکانی وەندەر وومان و ئەوانە تێدا بوو، ئەو بابەتان جەستس لیگ و ئەوانە زۆربەیان چیرۆکیان لاواز بوو. خەڵک ئەوەندە بەدڵیان نەبوو، تەنانەت ڕخنەگران دەتوان بڵێم ئەسڵەن ڕقیان لێ بوو، ینی بە فیلمی باشیان دانان چونکە بەتایبەتی لە بابەتی چیرۆک ئەوەندە بەهێز نەبوون، تەنیا بابەتی ڤیژواڵیان زۆر بەهێز بوو. بەڵام بە پێچوانەوە من وا هەز دەکەم وای بۆ دەچم کە ئەم فیلمەیان لە بابەتی بڵێن چیرۆکە زۆر بەهێزتر بێت لە فیلمەکەی پێشتر یاخود لە بەشەکانی زاک سنایدەر، بەتایبەتی کە جێمز گەن دەرهێنانی بۆ ئەمە کردووە بۆ بڵێن سەرپەرشتی دەکا. پێشتر لە گاردین ئۆف دە گالاکسی بینیمانە کە چەندە بە جوانی چیرۆک تێکرد بە فیلمەکانی سوپەرهیرۆ ئەو بابەتان دەکا. هەر بۆیە من بۆ ئەو بابەتە دڵخۆشم و بڵێن هیوادارم کە شتێکی جوان پێشکەش بکرێت بەتایبەتی لە بابەتی چیرۆک، چونکە هەمیشە گوتومە بەتایبەتی لە فیلمە سوپەرهیرۆەکان یاخود ئەو فیلمانێک کە خەیاڵات و شتیان زۆر تێدایە چیرۆک لە پێش هەموو شتەوە دێ. ئەگەر چیرۆکە بەهێز بوو وا دەکات کە تەواوی ئەو شتەکانی تریش وەک بڵێن بەهێز بن، ئەگەر چیلەوانی هەندێک جار ڤیژواڵەکە هەندێک خەلەلی بەسیتیان هەبێ، بەڵام ئەگەر چیرۆک بەهێز بوو ئەو خەلەلانە وەک بڵێن تا ئاستێک فەرامۆش دەکرێت. ئەوەیان بەڕای خۆم لەوانەیە چیرۆکەی بەهێز بێت و دڵخۆشم و هیوادارم کە شتێکی واش بێ. تەنیا یەک شتێک کە لەو فیلمە تا ئاستێک لێ قەلەقم دڵنیانی کە سەرکەوتوو دەبێ یاخودنا. ئێمە دەزانین کە جێمز گەن پێشتر دەرهێنانی بۆ فیلمەکانی گاردیەنز ئۆف دە گالاکسی کردووە. جا لە فیلمەکانی گاردیەنز ئۆف دە گالاکسی بابەتی کۆمێدیای زۆر بەکارهێناوە، بەڵام ئەو بابەتە تێکەڵ بە سوپەرمان بکرێت پێم وابێ هەڵەیەکە. جا پێشتر خۆی ڕاگەیان بوو کە هەندێک کۆمێدیا شتی تێدایە، بەڵام کارکتەری سوپەرمان بەڕاستی بڵێن کۆمێدیای لێ نایە، خودی فیلمەکە کۆمێدیای لێ نایە، ناڵێم خودی سوپەرمان لەوانەیە ئەسڵەن سوپەرمان بە خۆی کۆمێدی نەبێت، لەوانەیە کارکتەر خراپەکانەکان بڵێ هەندێک شتی کۆمێدی بکەن، بەڵام بەگشتی فیلمەکانی سوپەرمان زیاتر دارکوانەیان پێوە دیارە. هاوشێ باتمان ئەوانە پێویستە فیلمەکان بڵێن تا ئاستێک تاریک بن. پێم وایە سوپەرمانیش بە هەمان شێوە ینی کۆمێدیای زۆر لەگەڵ ناگونجێ. جا کە جێمز گەن ڕاگەیان هەندێک کۆمێدیای تێدایە، بەڕاستی کەوتمە گومانەوە ئایا دەکرێت ئەو کۆمێدیایەت بڵێن کە تێکەڵ بۆ فیلمە بکرێ لە ئاستی فیلمەکە بدات، دەکرێت فیلمەکەەوە بڵێن لاواز پیشان بدات. هیوادارم وانە بێ تاکو فیلمەکە نەبین نازانین چۆنە، بەڵام بەگشتی من دڵخۆشم بۆ جیهان نوێیەکەی دیسی. دەگەر لە سوپەرمان چەندە کارکتەری تریش ڕاگەیەنراوە وەکو گرین لانتەر و ئەوانە کە سەر بە جیهانەکەن فیلم و زنجیر و بابەتی نوێیان لەبارەوە بەرهەم دەهێنرێ. هیوادارم بژانەوەیەکی نوێ بێ بۆ جیهانی دیسی و بتوانێت بێتەوە ناوەڕکابەریەکە بەتایبەتی لەگەڵ مارڤڵ کە بەم دوایانە لە بابەتێکی جیاواز توانی بووی ئەو بابەت بڵێن ئەو بابەتی باتمان و پەنگوین و ئەوانێک کە پێشتر هەبوون توانی بووی، بەڵام ئەوە سەر بە جیهانە تازەکەنی سەر بوو جیهانی کە بڵێن دیسیوە کە جێمز گەن دەتوانێت سەرپەرشتی دەکات. بەدارم ئەو جیهانش بتوانێت بێتەوە ناوەڕکابەریەکە و منافسەیەکی بەهێز بکات. تۆڕ نێتفلیکس ڕایگەیاند کە بە فەرمی کۆتایی هات بە وێنەگرتنی فیلمی پیکی بلایندەرز کە هەر یەکە لە بێری کوگن هەروەها کیلیان مەرفی ڕۆڵی سەرشتیدا دەجێڕنەوە درێژە پێدەری ئەو زنجیرەیە کە پێشتر چەند وەرزێکمان لێ بینی و کۆتایی پێهات. ئەم فیلمە دەبێت بە درێژە پێدەری ئەوە. جا ڕاژگەیەنراوە کە ساڵی 2025 ئەو فیلمە لە نێتفلیکس پەخش دەکرێت و وەک باسشم کرد ئەو وەختە لە سەرچیانێک پێشتر زۆربیان دەگەڕێنەوە و هەریەکە لە باریکۆگون و چەندان ئەکتەریتری زیادکراون بۆ کاستەکە. فیلمی 28 ساڵ دواتر کە وەک بڵێن سیکوێل یاخود بەشێکی نوێیە لە فیلمی 28 ڕۆژ دواتر و ئەوانە ئەمەیان بەشێکی نوێیە ڕاگەیەنرا کە خودی فیلمەکە کە بریتە لە 28 ساڵ دواتر خۆی سیانە دەبێتواتە سێ فیلم بە ناوی 28 ساڵ دواتر بەرهەم دەهێنرێن وەک بڵێن جیاواز لە بەرهەمەکانی تر و ئەمە دەکرێت بە سێ فیلم. ناوی فیلمی دووەمیش ڕاگەیەنراوە بەڵام وەک بڵێن بەگوار و شتەکەی تا ئێستا ڕانەگەیەنراوە. ترێلەری بەشی نوێی کاراتی کید یاخود بەشی دووەمی فیلمی کاراتی کید بڵاو بوویەوە کە بە ناوی کاراتی کید ئەفسانەکانە و جاکیشانیش پێشتری زانیومان کە دووبارە دەگەڕێتەوە بۆ ڕۆڵ جێڕانتیدا. جاکیشانیش پیشاندرا و گەڕایەوە بۆ ڕۆڵ جێڕانتیدا و لە هەمان کە دەڕاشگەیەنرا کە 30 ساڵی 2025 ئەم فیلمە لە سینەماکان پەخش دەکرێت. زنجیرەی بەناوبانگ و سەرنجڕاکێش و نهێنی ئامێزی سایلۆ کە لە ئێستادا وەرزی دووەمی لە پەخشکردندایە و باس لە
دوای وێرانبوونی زەوی دەکات کاتێک خەڵک چوونەتە ژێر زەوی لە شێوازێکی سایلۆ دەژین بەڵام هەندێکیان گومان دەکەن کە لەوانەیە ژیان لەسەرەوە وەک بڵێن ئاو ئالۆز نەبێ هەر بۆیەشە هەوڵی چوونە دەرەوە دەدەن و هەرچەندە خەڵکانێک ڕێگریان لێ دەکەن جا ئەمە چیرۆکە گشتیەکەیەتی و پێشتر باسم لە وەرزی یەکەم کردووە لەوانەیە دوای وەرزی دووەمیش وەک بڵێن شیکردنەوەیکی بۆ بکەم ئەو زنجیرەیەشیان وەرزی سێمی ڕاگەیەندرا و قەرار لە داهاتوودا لە ئەپڵ پڵەس دەست بە بەرهەمێنان و پەخشکردنی بکرێت لە ئاهەنگی خەڵاتەکانی باشترین یاریەکانی ساڵ بەشێک هەیە کە پێی دەڵێن باشترین ئەو فیلم و زنجیرانەی کە لە یاری ئەلکترۆنیەکان وەرگیراون پێشتر باسم کرده بوو کە هەر یەکە لە ئارکین و فاڵاوت و ئەوانە هەمویان پاڵێوراوە بوون بۆ بڵێن باشترین فیلم یاخود باشترین بەرهەمیان باشترین زنجیرەی ساڵ کە لە یاریەکی ئەلکترۆنی وەرگیرابێ من وای بۆ دەچوم کە ئارکین ببێت بە براوە چونکە لە هەموو ڕێیەکەوە شایان بوو بەڵام فاڵاوت بوو بە براوە جا ئەمە وای ناگەێنێت کە فاڵاوتم بەدڵ نەبێت نەخێر زۆریشم بەدڵ بووە تەنانەت پێشتر شیکردنەوەم بۆ ئەویش کردووە بەڵام پێم وانیە هیچ شتێک لەو لیستە گەیشت بێت بە ئارکین بگرە ئارکین ئەوەندە بەهێز و بەلای منەوە پێم وابێ زیادە ڕۆی ناکەم ئەگەر بڵێم یەکێکە لە باشترین بەرهەمەکان کە تا ئێستا لە مێژوو بەرهەمات بێت بە تایبەتیش لە بابەتی ئەنیمێشن هەم لە ڕووی چیرۆک هەم لە ڕووی ئەنیمێشن وەک بڵێن زۆر ناوازەیە پێشتر ئەوەشمان شیکردنەوە بۆی کردووە لە یوتیوب بەردەستە دەزانێت کە چەندە خاڵی بەهێز چەندە خاڵی ناوازە هەیە بە تایبەتی ئەوانێک کە سەیری زنجیرەکان کردو هەر بۆیە پێم وایە ئەو شایانە هەرچەندە فاڵاوتیش زنجیرەیەکی بەهێز بوو لە بۆکس ئۆفیسی ئەم هەفتەیەش موانا بەشی دووەم کە لە ئێستادا چوارەم پڕبینەرترین فیلمە کە لە ساڵی 2024 بڵاو بووێتەوە لە ئێستادا لە پلەی یەکەم دێت و 26 میلیۆن دلاری لەم هەفتەیە کۆ کردوێتەوە ویکێد پارتیەک یاخود بەشی یەکەمی فیلمی ویکێد لە ئێستادا 22 میلیۆن دلاری کۆ کردوێتەوە لە پلەی دووەم دێت کریڤن دە هەنتەر 11 میلیۆن دلاری کۆ کردوێتەوە لە پلەی سێم دێت بۆ پێشنیاری ئەم هەفتەیەشمان فیلمی کاری ئۆن کە پێشتر شیکردنەوەم بۆ ئەویش کردووە لە یوتیوب بەردەستا فیلمێکی نهێنی ئامێزە و باس لە کابرایەک دەکات کە لە فڕۆکەخانە کار دەکات لە ناکاو یەکێک دێت و داوای دەکات کە بڵێن لێ بگەڕێت کە جانتایەک بچێت بۆ ناو فڕۆکێک کە ئەو جانتایە بۆمبێکی ژێراوی تێدایە و هەموو ئەوانە ئەو فڕۆکەی دەکوژێت ئەو چی بکات تاکو وا بکات هەم خۆی ڕزگار بکات و نەکوژێ بەدەست ئەو کەسە هەمیش وا بکات کە بڵێن ئەو جانتایە نەگاتە ناو تیارەکە تووشی چێشمەچێشم و بڵێن ناخۆشی زۆر دەبێتەوە تاکو ڕێگری بکات لە گەیشتنی ئەو جانتایە بەناو ئەو تیارەیە جاو باسم کرد شیکردنەوەم بۆ گشتی فیلمەکە کردووە و سپۆر و شتی تێدانێ دەتوانم سەی شیکردنەوەکە بکەن دوای ئەوە ئەگەر بەدڵتان بوو دەتوانم سەی فیلمەکە بکەن بەڵام فیلمەکە لە ئێستادا پڕبینەترین نێتفلێکسە ڕەخنەگران 86% یان پێداوە لە ڕۆتمەتۆ بۆیە ڕێتنیش زۆر بەرزە پێم وا بێنەوە بەرەو سەرەوە لە بڵێن ڕخنەی خەڵکی ئاسایی لە ڕۆتمەتۆ بەڵام ڕەخنەگرانیش 86% یان پێداوە بۆیە فیلمێکی زۆر سەرنجڕاکێشە و پێشنیار دەکەم ئێستا بچن سەیری بکەن لە هەندێک لە وێبسایتی کوردیەکانیش بە ژێرنووس بەردەستە پێشنیاری دووەمیشمان زنجیرەیە کە زنجیرەی سیکرێت لێڤڵ کە لە 15 ئەڵقە پێک دێت و لە ئێستادا هەموو ئەڵقەکانی بڵاو بوونەتەوە هەر ئەڵقەیەکی باس لە چیرۆکێکی جیاواز دەکات طبعاً درێژی ئەڵقەکانی زۆر کورتە هەندێکیان نزیکەی 10 دقە هەندێکیان نزیکەی 15 دقە ئەو دەورە دەبن هەر ئەڵقەیەکیان باس لە یاریەکی ئەلکترۆنی دەکات کە چیرۆکێک لە ئەو یاری وەرگیراوە و کراوە بە بڵێن شێوازی فیلم جار شێوازەکە لە شێوازی ئەنیمێشنەوەوانە بەرهەمهاتوو بەڵام ئەنیمێشنەکەی زۆر بەهێزە لە بەرنامەکە وەختێکشیکردنەوە خوێندنەوەیشی بۆ ئەو زنجیرەیە بکەم بەڵام پێش ئەوەی کە ئەو شیکردنەوەی بکەم ئێستا دەتوانم بچن سەیر بکەن نازانم لە وێبسایت شتە کوردیەکان بەردەستە یاخودنا بەڵام تەواوی ئەڵقەکانی ئێستا بڵاو بوونەتەوە و لە ئینتەرنێت بە ئینگلیزی و بە زمانەکانی تر بەردەست دەتوانم بچن سەیری بکەن و بۆ باشم کە لەبەر ئەڵقەکانی کورتن کاتێکی زۆر ناخایەن تاکو بڵێن سەیری چەند شاکارێک بکەن کە هەر ئەڵقەیەکیان باس لە بابەتێکی زۆر جیاواز و ناوازە دەکات و ڕێتینەکەشیان بە تایبەتی لە IMDb زۆر بەرزە و تا ئێستاش لە ڕۆتمەتۆ نازانم سەیرم نەکردووە بەڵام پێدەچێت لەوێش بەرز بێت چونکە بەڕاستی لە ڕووی بەرهەمهێنان لە ڕووی چیرۆکەوە زۆر ناوازە بۆ ئەو زنجیرە بەڵێ بەرزان ئەمە هەواڵەکانی ئەم هەفتەیە بوو من سام ئەحمەدم سوپاس